خي ژنەکە یەک لێم لێت هەیە بانەی خەمە چاڵەوە خەدەماتە زەعیف وە بزانە ئەم مێردە و هیوایەتی چایە بزانە لە 2 سەعاتە دانێتون بوتە با چایەکی بۆ بەرم ئەیا ڕۆ خەجاڵەت خۆم پیاوەکە بەخوا ئاگام لە خۆمی کوڕەشتم لە بیرە چێ پیاوەکە ئەو چای نییە ئەوە چییە خۆ هەڵمی لێ هەڵەستێ تازە بۆ مێناوی ئەو تۆ هێنات ئەی دەی مزمعیدم بیرم نەماوە نەت خواردووە جارێ بۆی لە بیرە نەماوە خۆم و بەرناستە کوڕە خۆ ئەمە یەکەم چای نییە ئەمڕۆ پێم وا بێ 3-4 چایم بۆ هێنای قۆریەکە نیوە بووە پیاوەک کەچێ وەس بەخوا ئەڕوا دەرگایە دەرگای ئەچی یا بچم ئەچن پێ دەبڕۆ چێ و ڕۆشنەکەڵی بەتریقە يا خوا بخيرين السلام عليكم خوا بخيرين زليخة حجان والله براجل كوي باشي نصر الدين كوا نصر الدين شيا شمس الدين عمج نبينو كيف شمس الدين شيا عمج او هندي لو قوتم نبينو كيف نصر الدين نصر الدين وتعالى جوري چاوەڕێی ئێوەیە یاخوا بەخێر بێ منە چم ئاوێک چایەک شتێکتان بۆێنم زوو بڕۆنە ژوورۆ ئەوکەندە لە پێڵاو ئەدەت بخۆن لەبەرت کردەوە چەشمە سۆر السلام عليكم عز الدين يا اخوان بخير احواله باشي باشي يا اخوان بخير بين سرچاو عجيب لدرقاتنا يا بس هربانا هاتن شلون كي درقاي كرد براژن نکرینەوە براژن اجدي ئەی چۆن وش عز الدين وش عليه اسقال لقري جيرا اول بيغمر كنا اورو كتنج قورم نايتو يا الله سيرو جنا خوشم قال متاون يا ايوا يا زلمه تسمى الدكتور يك على ابو علاج لونسيم اورو تسم عب مخوارت او حمرنا وراستا عبيلو دانام نمزاني قوتم سبين نوراني فرقتيا لجاتي نوراني جملة سبين خوارت دو عب مخوارت كرة وانا بونا كاكا جان أمن حبكان بودانا بولا باتي حبي دلا كيف خوات شو حبي مرشكا كاني خوات والله جواب الرواب الشرف من يوروك بيته هيك تكردن نجمدي أنا بياوكا أو كنترولا كوا انا دابا ها بعد تبقين أري بياوكا انا تشيتا وشاتا شاتا كوا أو كنترولا 2 ساعات بويا قرن شيبو بسم الله شيبو سيبو كي ميوان مان هذا قام لنا ميواني شي سير كبياوكا عز الدين وهاتي يا اخوان بخير بين ما شاء الله احوالك موديانين او بو حوالي نابرسي يا اخوان بخير بين انا بمشي من باشي يا اخوان بخير بين والله ضل مرون بو يا اخوان بخير باشي ولا تلقى تهني ها اللي درقا من ده تلقى ما شو السبانه وهاتن أريجنك ودري ما رمي عند على النادي تدري بتمنى تساعد معلوم أريجنك تو زاني خدماتي طال ناخوش كدو ضعيفة طال آخر ميوان من هيدا دوس سيسوار شاي خوش من بو بينا بس سرچاو أو چای ددي عز الدين بنام حزيلة شايا يا أخوة بخير من سرچاو أتو كوي وسعد كوا والله بعش مقرم لك بلام عز الدين ماويك توشي حالتك مخوار رحمك لو مقصد أما بچم برو سلاجك سيركي برو تلفزيونك أرم نازم شي أي شيبم كاكا جان إن شاء الله باش أو تصدق بوليات يا شي كان بيواليات هو أو تحسب بعسد كرد شين باس كردوا أريجنك بعس صلاة كردي نكدوا من باسي سلاجم كردوا عز الدين حبي مريشك كان تيكي يا تقولي كيف أريجنك دورها ميوان معناتها ها عز الدين هات يا اخوة بخير يا اخوة بخير بي باش نسدي والله بقرنا جيلي بوتيانين يا أخوة بخير بي يا اخوة زلي خايجان شام رمبو ظلم رمبو بخور بانا بم شاو قسمتها شايم تيكر بو خمو نجمتي وقسمتي أي دستس ولا كز ناس أنا قسمته نسيب لك شيء
ئەی کاکە تۆ چۆنی باشی والله باشم من یاخوا بابا باش. زیادێ ئەرێ ئەوە ئەنگۆ پیارەتان لەوەندە گەورێ مارەتان درێ مەرکانە ئەزانین چۆن عیزەتی من بۆ پیاوانە بێ سکوناییم نایەت باشەوە چۆن بوو هاتن دەها ئەی دەست خۆش وەڵا گوتمان با سەرچان لێ بدەن لە مێژە نەچوینە وڵا یا چاکتان خوا بەخێر کرد بێ. چاکتان کرد ئەوجا تو کو ئێستا والله عیزەتی تووشی حاڵەتێک بووم مەگەر ئەو خوایان ڕەحمکە خێر ئەزانین چۆن ئەمێ بچم بەرەو سەلاجەکە ئەچم سەیەکەم بەرەو تەلەڤیزیۆنەکە نازانم چییە ئەی کاکە باش دەبێ ئیشەڵڵا ئەو نەخۆشی درێژخایانی پێ دەڵێن نەخۆشی چی شتی چی باسیەکەنەوە ئەدی گوتت بەرەو تەلەڤیزیۆن دەچم و بەغەرەت دەچمە لای سەلاجەی من باسی تەلەڤیزیۆن و سەلاجەم کردووە ئەو چێشتێکە شێت مەکەن وڵا نازانمان ئەرێ باسی کا چییە باسی؟ کرد چاکە و بخۆ بێ بەڵاوی چاکە و بخۆ. باسی نەکردن سەریان لێ شێوە ئەزانی ئەڵم بڵەوە چۆن هاتون بوو ئەزانین چۆن ژنەکە ئەم فترێ خەدەماتم هیچ بەدڵ نییە وام لێ بکە یەک لە خەدەمات دێمەی تەقێنم نانا خۆ ئەگەر چابێنە بۆ میوانەکانمان تەرکیزم نەبوو تەرکیزم نەبوو میوانمان هێنا بێت چابێنی جوان براژی یاخوا بەخێر بێ سەر عیزە دین دەنگ و باسی تۆ والله الحمد لله باشم بس وتي أبرز كم قلت يا وصل تاوتيك ئەرێ دڵم تەقی دەبەسە 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 ئەرێ دەبەسە چی بوو هەموو ئەوە چییە بە قورعان دەبەوە ئیستۆپە تەقی وا بڕوە تبكم خو بدست قوم يا ئەرێ کاکە دەڵم براژم بۆ دیارنێ بێدانیشێ والله نازان بوو لە ماڵ نییە لە ماڵە چۆن لە ماڵ و تۆزێ لە أري قسش دكم عاجز مبا والله بۆ عادزە بم هز دكم بيتا خوجني أما هاتينا نتساق نعاوك الحەقی حەقتانە بەس دەزانین چۆنەوەی سێژنەکە ڕۆی بووە دراوسەکەمان چوو منجڵی بخابێن نیۆڕۆنەکەومان هەیە بە لولاقەوە ئێسێتەوە کە هاتەوە بەخوا بتانبیین لە خۆشیان سێ دەبێت یعنی بە توی نەگوت ڕۆشت کاگشتیوە چۆن دەبێ والله أمن لو كان پرس بە بە خۆ نەچوە بۆ دوبی چوو ماڵە دراوسەکانمان ژنەکە هاتی هاتیەوە ئەی ڕخۆ میوانمان هاتووە ئەگە یاخوا عیزەتی أولا شو یا ڕەبی بەخێر لسه باشي باشي بقول وڵی براژنەوە دەخەرەی پێم ماڵە قوربانتان بە خۆر نەگیرێ ئەمە چییە و سوپرایزە خۆشە چەند ئیشێکی یاخوا باشتان بەخێر کرد نازان چەند بێتاقەت بەخوا تازە بە کاکم گوتم ئەمە زۆر بیری براژنەکە براژنە بە خێراتنمان بخواي أما قليش ما كنت بانا بتغيبت قلت ما أنا أول ساعاتك دانش نبراجن بخيرات ما ناكل تعيش نانيت ئەو چایم هێنا بۆ خۆمونە جێبی ئەوە قسمەتی ئێوە بۆ قسمەتی ئێوە بوو عافیەتان لەسەیرە قسمەتە پیاوەکە ئاگال لێ کورە کەس نسیبی کەس ناخوا أي وسط كوا والله باش وڵی براژم بیرم دەکردی وەڵام منیش بەخوا ئیشێکی باشتان کرد هات ئەرێ براژن گیان ئەتوو بۆ قەت نای سەر لە ماڵی منی دەزانین چەند بیرت دەکەم ئایا ڕۆڵە دوێنێ لەوێ بووینەوە نەبوو ئێمە دوێنێ لەوێ بووین کووە دوێنێ لەوێ بوون قصيتي بەو نامنیشانی ماستاوەکە تۆ زێڕون بوتم خستیکەن و خوێتێکم خۆشە باوکە بیان نییە شفتت لێ نابوو پڕت کرده بوو لە معدە نووس ڕۆڵە قصيتي ئەڵە قسەیتی لەبیرمە لەبێ پار بوو پار و کات مریشکەکانم گچکە بووی سە مریشکەکانم گەورە بوون وەڵام سەید. زانی دوێنێ بوو والله منیش وەمزانی دوێنێ کورە سەیری ساڵ لە خۆیەوە یاخوا بس والله براجن الناس الانجليك ما هي بقى الروبي تامرين یا الله هاتو لك اخويا بدي هديت ياو كراو زمان انت اودي رحمه خوالي بخو بقى مسديت سلوري هیچ بووە اما ساعتك دانشنا ساعك ششتك من عندك كواد ئاهاشنەکە چۆن ئابڕی وڵی منەکەی براژن عیبە دەڕاکە ریزە چای خۆش خاوارت کار دەکا کاکە پێی ناخۆشە لەبیرم مێری والله بە قورعان بەقەدەر هەموو دنیان پێخۆشە من ئەتۆ ناڵێم براژن یاخوا بەخێنێسە چاشێنین و ئەشخۆین و كا پەلەمەکە نابێ خواغەتین نییە انا تو استوزت كواد والله عزەدین بڵێم چی نازانم وەزعم باش نییە خوار ڕەحم کات خير زین چۆن حاڵەتێکم بۆ هاتووە هەر لە خۆمەوە نازانم لە دوای دوانزینی و ڕۆ لول لدي نە ئەمێ بچم بەرەو سەلاجەکە سیرەکەمە چم بەرەو تەلەڤیزیۆنەکە ئەی کوێر بووم کاکە بۆ واد لە هاتووە چیم لاتوە ئاوە دەچی بەرەو تەلەڤیزیۆن کوا باسی تەلەڤیزیۆنم کردۆ شێت مەکەن هار مەکەن هذه الصلاة زو قد اسمك الصلاة زي من باسی سەلاجەم کرد ناوەڵە کوا بەسنەک ئەرێ ژنەکە چی بۆ چا نەبوو پیاوەکە دەوەرە کاکە دەوەرە چایم بۆ هێنا هەر بانگە کردمە خۆمە هات ئەی ڕخۆ میوانمان هاتووە ئەی زەدین یاخوا یاخوا بەخێرێ باش بۆ دیانی وەڵا گلەی دێت تۆ بزانە ئاوا بەدزیەوەیان ئاوا یاخوا بەخێر لەسەر چاو
والله تەواو لە هێش چیکار کردم هیچ بوو کورە برام ئەتو خەرچی بە پیاو نازانی ئەمەوە بەخۆ بەژنەوە دانیشتنە لێو ڕاتنە خۆ لە برسان ناگەڕێن ئەتوو نەتانی بەژنێ خۆت بر برێکاکە دوو پیارە چای لەوانە بن خۆمە لە کاولە خۆمە چایە بخۆینەوە حەقتانە پیاو بم ئێستا حەقی لە یەکەمەوە ژنەکە ئێوە دانیشن ئێستێمەوە ژنەکە ئەرێ ژنەکە ئەی هاوا تۆ ئەتوێ حیا من بەریت ئەیا ڕۆ بۆچی بووە ئەتەوێ ناموسی من بەریت چیم کردووە ئەتەوێ شەرەفی من بەریت بۆ خاتری خوا چی بۆ پیاوەکە باشە وتە میوان دانیش تۆ ناوێ ریزە چابێنی ئەیا ڕۆ قڕ بەسەرم چی هاتووە وەڵا عیسەدینی زاوام خۆی ژنەکەی لێرە نێستا ئەودا لە ژوورەوە ژنەکەتەوە لە بەخێراتنی ئەم کە کورە تۆ حیای منە بێ بەخۆرە ڕۆ چێ دەرگای بۆ کردنەوە تۆ نەو کردەوە وەڵا نازانم من چوو لە ژوور دانیشتبوو دە باشە چایتی دەتیکە دەپڕیکە دەتیکە کورە دەپڕیکە پیاوەکاری بۆ واکەی بۆ خاتری خوا دەتیکە ئاخر داخل میوانمانێک تێکەم ئەرێ ژنەکە مێشتێ منت کوری بچنە مارە برام ئەوە مارە برایە هەتا کوڕە برام وان نەبوونا میوانداری ئەو هەیە قەدر ڕێزەوە ژنەی وەی لێ کردیا ئەو ژنە دەنا برای من کەی وا بوو کچی ئەمە دوو سعاتە دانیشتنە نە بەخێراتنەک نە پیارە چاک کچێ بڕۆ تو والله لە زیێتون بەعاتر لەو برایە ناکەم هەستە با بڕن هەستەوە میوانداری کاوە ئەوە نەعەکە لە دەرکردن هەستە با بڕن هەستە هەستەوانی سوان بەستە هەدی شەلاعی تەواو دوام وەرە چاکە بێنە پیاوەکە ئەوە کوا میوان تۆ تاکیدی میوانمانات بوو وەڵی ژنەکە بۆ تاکیدی لە ساڵ تاکید نیم بەڵام هەستم کرد میوانمان هەیە با بڕۆمە و چایە بڕێژ نەجا بۆ ئەی ڕێژی ژنەکە بۆ ئەی ڕێژیت ئەچین بۆ بەلەکۆنەکە لەوێ ئەی ڕێژیت هین ئەڵم ئەی ڕێژین ماڵێ بە قوڕنەگیری لە بەلەکۆنەکەی خوین دەبڕۆ هاتن یاخی ئەم ڕۆشتنە ڕێک بەقری ئەڵڵا لەو هەوا خۆشە ژنەکە ڕاکە بەتانیەکەم بۆ بێنێ بێ بەخشانمە خەریکە ڕقم بۆ ئەیا ڕۆ بۆ خۆ دەرەجێ حرارەت 42 دەچی بکەم بەتە وایە ئەتێ بسووتێ وەڵ هەڵێم ژنەکە فرسەتە تۆزە باسی عاشق و خەرامیات نەکەین بەسەرم پیاوە کاڵی سەرت لێ شێواوە هەزاردانە نەوەمانی عاشق و غەرامیاتی جێرعی بە بۆ ئێمە قسە ئەها عیسەدینی زاوامە خوشکەکەم دەبینی ئەو دنیا چەند غەدارە ئەوە کوڕی خەزوورمە برایە توە یەک فەرمی لێ نەکردی پیارە چاشی نەداینێ بێزیان نابێن لە دەرگای ماڵێم ئەها سەیری کە زەلامی سەپۆ چۆن دیارە من هەر یەکەم جار کە زەواجم لەگەڵ کردی زانیمە و خوشکت بێ ڕۆحمە بستە ئەخر بۆ نایی دانیشی لای ئێمە لە دەرگابەی چای بخۆیتەوە بێڕەحەم ئەڵێ ماڵی براشی لێرە نییە چاون لێیە ئەی باوکە ڕۆ لەم دنیاە برای من وانێ نادەی وەر با بڕۆین باشە با قسەی تو هەڵی ماڵی برای لێرە نییە چەتی و ئەو مێردەکەشی هەروایە ڕوو بۆ خۆی دەدە ئێحمالیان کە هەر سارد و سڕ نەمانە ئەڵێم ژنەکە بەجددی گلەیەکی هەر خۆم و خۆتیم بالێ و بکەم ئاجانە بڵێ ئەم فترەی نازم خەدەماتم بەدڵ نییە بۆچی چی بۆ پیاوەکە ناڵێ ئەمە ئەم مێدەم ئۆتا لە ماڵەوە دانیشتووە هیوایەتی چای با چایەکی بۆ تێکەم وڵڵای ڕاستەکەی وە بەجددی ینی زۆر گلەیم لێت هەیە دەبا من بچم چایەکی جوانە بۆ تێکەم بە قوربانە بم بەدڵی خۆت بڕین دەبڕۆ خۆیان خۆشیێمان لێ تێ